ساڵی 1956 لە یەکێک لە دیەکانی سەر بە مێرگە سوور و ئەمانە لەدایک بووم. دەیەکە ناوی خێرەزۆکە لە نێوان مێرگە سوور و بلەو بەرزانایە. باوکم لەوێ پۆلیس بووە، لەو زەمەنا لەوێ لەدایک بووم. ئەوەندەی بیرم بێ ئەو ناوچەیە ناوچایەکی شاخاوی بەفراوی، ناوچەیەکی کوێستانی زۆر خۆش بووە. یعنی زۆر بیرم نایە، بەڵام ئەوەندە بیرم یە مەرکەزەکە ئاوێک لە پشتیەوە بووە، وەکو باسێکرد هەموو جارێ باوکم بە ڕەحمە بێ و ئەو دیومان تورکایە ئەم لامان ئێرانە، ئەمانە سنوورێکە لەو ناوچەیە بوو. ئیتر کە لەوێ لەدایک بووم دوای فترەیەک باوکم نەقلی قەزای مەغمورە بێ، هەر بە حکمی وەزیفەکەی وەکو پۆلیس. تەسەورەکەم 60 یا 61 بێ لە مەغمورە چمە قوتابخانە بۆ یەکەم جار، بۆ لە قوتابخانەی مەغموری سەرەتایی. هەتا نیوەی ساڵ لەوێ بەردەوامە بم. ئەو زەمەنە ئیتر نازانم بە حکمی ئەوەی کە پەیوەست بوو بە شۆڕشی ئەیلوولەوە ڕێخستن بوون و ئەمان عەسکەری بوون و لەو زەمەنە گرتن و بردن و شتیوا نەبووە، یەکسەر نەفی ئەبێ بۆ جنوب بەبێ ئاگاداری خۆمان. ئەوەندەی دایکم باسی کردبێ ئەڵێ پۆلیسی هاتووە، ئەڵێ نەفی بۆ بردوانێ و ئێوەش مشورێکی خۆتان بوون. جا بە نێرنەوە بۆ هەڵەبجە خاڵێکم بە ڕەحمە و بێ ناوی خاڵە عەلیمیە بە دوامان ئامان باتەوە بۆ هەڵەبجە. ئەو زەمەنی ئێمە ئەچینەوە بۆ هەڵەبجە، ئیتر زەمانی سەرەتای شۆڕشی ئەیلوول و زەعیم سدیق و ئەمانە ئەبێ و ڕێگا ئەگیرێ و فترێکە چینە دەربەنی خان بۆ ماڵی خاڵم و ئەگەڕێنەوە. لەم بەینانە تقریبەن باوکم ساڵێک بۆ ساڵ و نیوە و نەبێ کە سەر هەڵ ئەیاتەوە بۆ جێگیربوونی وەزیفەکەی لە ناحیەی گەرما. ئێستا قەزایە سەر بە فەلوجەیە، فەلوجە سەر بە پارێزگای ڕووماندیە. ئیتر لێوە ئەمانبات بۆ ئەوێ ئێمە وەکو عایلە ئەڕۆینەوە بۆ ئەوێ دیسانەوە، یعنی 2-3 ساڵ مەکتەب مەفەوتێ بە حکمیەوە. دیسانەوە لەوێ ئەچمە قوتابخانە، هەر لە قوتابخانەی گەرمەی سەرەتایی مەدرسەت الگەرمە الابتدائیە. لەوێ چێژم لە خۆشی مناڵی نەدیوە. بۆ لەبەرەوەی 2-3 مەرحەلە تێ ئەپەڕێنی، ئەچیتە ناو دنیایەکی کەوە، خەڵقێکی کەوە، زمانێکی کەوە، مەناخێکی کەوە، دووری لە یاری کوردەواری و تێکەڵاوبوون بە منداڵانی هاوڕێت جگە لە قوتابخانەکە نەبێ. ینی ئەم حاڵەتە ڕوویە هەتا لە 5 سەرەتاییەوە دەرچوون بۆ 6 سەرەتایی، بەیانی 11 ئازار هاتە پێشەوە و ئەو ئیتیفاقی بینی شۆڕشی ئەیلوول و حکومەتی عێراقی بوو. لەویا باوکم داوای خانەنشینیەکە، زۆر داوای لەکەن بمێنەرەوە وەزیفە چی ئەڵێ ئەدەینێ و نازانم چی ئەمانە. خۆتەزانی ئەو زەمانە حەزبی بەعز ئیمتیازاتی زۆرەیە بە کورد بەس بۆ ئەوەی دوور بێ لەوانە. بە هەر حاڵ خۆی خانەنشینەکەینەوە بۆ هەڵەبجە. کەینەوە بۆ هەڵەبجە لە دنیایەکی زۆر جیاوازی مناڵیەوە دەیتەوە بۆ شارەکەی خۆت. کە بیرم یە باوکم بەکرێ لە گەڕەکی کانیشقان خانووە گرین و لەوێ نیشتەجێ بین و لە 6 سەرەتایی لە قوتابخانەی حەمدوونی سەرەتایی دەسەکەمەوە بخوێن. ئەی کەمانی پڕەسرینە ئەڕۆی ئاور نادەیتەوە لەگەڵ هەموو هەم ناوێتە لە عومری من هەسریتەوە. لە
دەبێ ئیتر خۆتەزانی ئەو زەمەنە زەمەنی مفاوەزاتی نێوان شۆڕشی کورد و حکوومەت هەبوو، زمانی کوردیەکەم باش نەئەزانی چونکە هەموو مناڵیم لە ناو عەرەبستانە بردووە سەر خوێندنی کوردیم نەئەزانی. یەک دوو ساڵ کەوتم والحاصل هەتا نسکۆی هاو بەسەرە، کە نسکۆی هاو بەسەرە هەتا لە دایک بووی 1956 ئەو زەمەنە هەمومان بەخشراین لە عەسکەریمان نەکرد. ئیتر والحاصل ئیتر دەستمان نایە ئیش و کەمێ خوێندن و ئیشکردن و ئەم سەرۆسەر. لەو نێوانی هەتا ساڵەکانی نسکۆ لەو زەمەنە لە هەڵەبجە هەموو گەڕەچێ شوێنێکی تایبەتی هەبوو، شانۆی گەڕەچیان پێ و ئێستا پێڵەن شانۆی شەقام لە گەڕەکەکانە ئیشی شانۆگەری ئەکرا و ئیشی گۆرانی ئەکرا و ئەوەی دەنگی خۆش بە من بیرمە یەکێ لەو برادەرانم کە زۆر دەنگی خۆش بوو، عەلی سەعید جەواهیر بوو، دەنگێکی نایابیە بۆ هەمەی ماملێ و حەسەن زیرەک. ئێواران لەسەر دیواری مەکتەبەکە دوای نان خواردنی ئێوارە کە دانیش دەستێکرد بە گۆرانی هەموو کوڕگەلەی کۆ بووینەوە. ئیتر لەوەوە دنیایەکی کەی هونەر وەکو بڵێ شانۆ هاتە هەمەوە. ئیتر بردەوە دە ئیشمان لەم شانۆی شەقام و ئەمانە هەر بۆ دڵنیابوون لە ساڵی 72 بوو یا 3 بوو بیرم نایە، تیپی شانۆی گۆران لە هەڵەبجە دروست بوو لەسەر دەستی کۆمەڵێک گەنجی خوێنگەرم لەوانە هەمێ حاجی حەمە شەریف، دکتۆر قایری برای، کۆمەڵێک گەنج بووین. من و ئەنوەر ئەحمە و بچووکترین ئەندامی ئەو تیپە بووین. ئێستا پێڵێن حاجی ئەنوەر لە قەبی پێشمەرگایەتیەتی. بەهەرحاڵ ئەو ئیشە هیچ نەجاحەتێکی بۆ ئیشمان نەکرد. بۆ تۆ نزانی لە هەڵەبجە هەندێک منافەسەی تیپەکەمان ناو نابوو گۆران وایان هەستەکرد ئێمە هەمومان شۆعی و فعلا لە سا 86 شۆعیەکان بوون، ئێمە هەمووی مێرد منداڵ بووین، تۆزێ بێ ئاگا بووین لەو شتانە. بەهەرحاڵ هەتا نسکۆ هات، دوای نسکۆ ئیتر هەمووی پەرتەوازە بوو. زۆرێک من خاڵێکم هەبوو لە دەربەنی خان، 1-2 ساڵ چوومە دەربەنی خان، لەوێش تاقەتم چوو لە 1970 هاتمە سلێمانی 25 دەی 1970 لە پەروەدەی سلێمانی دامەزران بە فەرمانبەر. ئیتر ئەو 2-3 ساڵە هەتا خۆتەگریت و خەڵقە ناسیت و ئەمانە شەڕی ئێران عێراقی هاو بەسەرا، کە شەڕی ئێران عێراق هاو بەسەرا ئیتر ئەوە زۆربەی زۆری پەرتەوازە هەریەکە ئەمەیان ئیجباری بوو. زۆرێک بوون بە پێشمەرگە لە دەرەوە، زۆرێک چوون بۆ عەسکەری و زۆرێک فیراری کرد و هەتا ئەم بابەتانە هاتەوە سەر بڵێن 1984 و 85 و ئەمانە کۆمەڵێک. من هەر لە سلێمانی بووم ساڵی 1900 مانگی 1-2 زەواجم کرد. ئیتر کە زەواجت کرد تۆزێک ژیان قورسترە بێ هەتا 86 خۆ عەفیکە عەبدوڵای خەیات گوڵی بامێ هەم پورزان بە هەم هاوڕێم بوو، دی وەڵای بادین تۆ شارەزایت لە کاری شان و شتی واو هەیە و تیپێکمان دروست کردووە، وەختە تەلەبەی ئامادەی پیشەسازی سلێمانی بوو، تیپێکمان دروست کردووە بە ناوی تیپی شانۆی هەڵگورد، کارێکی شانۆیی یەکەین، حەزەکەی لەگەڵمانە بێ وتم قیچک. ئیتر ئەوە بوو، کوڕێکی لێ بوو، هەولێری بوو، خوێندکاری پێنجی دەرهێنان بوو، سلێمان گەڵاڵ و لەگەڵ کۆمەڵێ گەنجە ئەو بوو، شەوکەت بوو، کۆمەڵێک گەنج بوون، یعنی بۆیە ناو نابەم نەکو ناوێکم نەبی بچێ. شانۆگەری خۆناسەکانمان کرد. خۆناسەکان نووسینی حەمە ڕەشید فەتاح بوو،
دەرهێنانی سلێمان گەڵاڵی بوو. ئەم شانۆیە تۆزێ ئەوە نییە تەلە بە و چی و ئەمانە تا ڕۆژێ پرۆڤەمانە کرد هەفتەیە نەمانە کرد هاتە نزیکی هەشتا و حەوت کۆتاییەکانی هەشتا و حەوت ئیتر لە مانگی یەکی هەشتا و هەشت دەستمان کرد بە پرۆڤاتی جددی. پێش کارەساتی هەڵەبجە بە چەند ڕۆژێک ئامادە بووین. جەنرال پرۆڤە تەواو بوو 3 ڕۆژ پێشەوەی تر کارەساتی هەڵەبجە ڕوویە 16ی سێ. چەند ڕۆژێک پێش نمایشی شانۆگەری خۆناسەکان ئەو کارەساتە ڕوویە. ئەو کارە مامۆستا حکمەتەندی سەرپەرشتی کرد. عوسمان فارزە وەختە لێپسرایی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکان بۆ ئەو سەرپەرشتێ کردین. مامۆستا ئیسماعیل هەورامیمان لەگەڵا بوو لەگەڵ کۆمەڵی گەنجە. وەستا یەکەم ماڵ کە هەواڵی هات کە هەمویان شەهید بوون ماڵی باوکم بە حکمی خزمێکمان لێوە هاتەوە. وەلحاصلی تر چۆن بۆ چۆن نەبووە من زانیم کە باوکم و دایکم لێرە بوو بەڵام هەر بەو کارەساتە ئەویش ئەمری خۆی کرد لەگەڵ 3 برام و 5 خوشکم و 5 خوشکەزام هەمووی لە هەڵەبجە شەهید بوون. بە هەر حاڵ کە هاتن وتیان کاکە لەبەر حرمەتی تۆی ترم ئیشە ناکەن. وتم وەڵڵای ئێمە ساڵ و نیوە کە خەریکین 4-5 ڕۆژ سەبرم لێ بکەن دام قەڵەباڵخی شتێت تۆ خۆت دەزانیم ئەو زەمانە تەعزێش بە دزیەوە دانرا. وەلحاصل دوای هەفتەیەک ئیتر چووینەوە ئیشەکەمان کرد 15 ڕۆژ لێرە نمایشمان کرد. داوایان کردین لە فستیڤاڵێک کە کرا لە دهۆک لەوێ بەشدار بووین. بە هەموو لجنەکە بڕیار درا کە خەڵاتی باشترین ئەکتەر بۆ من بێ بەڵام لەوێ هاتن تیان لەبەرەوەی دهۆک شانووی تیانە و حەزەکەین خەڵاتەکە بین بە ئەوان و تۆ ئەتیادی بکۆرەوتم کەی مشکلە ئێمە مشکلەوەی ئیشی خۆمان کرد. خۆناسەکان کارێکی کۆمەڵایەتی بوو باسی ئەم چێش و شتانەیە کرد. بە هەر حاڵ دوای ئەوە دڵە بێبەشەکانمان کرد. دوای دڵە بێبەشەکان کارێکی ڕەمزیمان کرد بە ناوی شەمشەمە کوێرە نووسینی سەڵاح نەورەز بوو دەرهێنانی خۆم بوو 3 ئەکتەر بوو. کارەکە وا بوو لە دوا دیمەنی گڵۆب داگرسێنین خۆ ناتوانی کە گڵۆپەکە داگرسێنی ئەکتەرەکان هەمووی ئەمرن. مەبەستمان لە ئینی هەڵەبجە بوو کە نمایشمان کرد. ئەو ڕۆژە نمایشمان کرد کە عێراق کوێتی گر دەنا وەزعمان شڕە بوو. یعنی مامۆستا عوسمان و هادوتی شانستان هەیە ڕاپۆ زۆر چووە لە سەرتان بەڵام حکومەت مەشغوڵی ئەوەیە ئەم داگیرکردنی کۆیت و ئەمانەیە ئەمەی لەبیر چوویەوە. بە هەر حاڵ ئیتر وەستاین تا وەزعەکە و زروفەکە و دوای ڕاپەڕین کۆمەڵێک گەنج لەوانە هەر ئەم گەنجانەی ئێستا و لەگەڵ کۆمەڵێکی تازە شانۆگەری حزبی کەرامەت و سەلامەتی عەزیز نسیمان کرد کە باز لە 2 حزبەکە دژایەتی یەکەکەی حزبی سێهەم دروستە بێ. لەوا ڕۆڵێکی زۆر باشم بینی هاوڕەیەکم هەبووە لە تەربیە وەختە لە تەربیە بووم کە حەمەسعی مستەفا دوای نماشەکە چەند ڕۆژێک کردمان وتی پێم خۆشە ببی بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکان. کۆمەڵی هونەرە جوانەکان تیپێکی عەریق بوو ئەو زەمەنە عیمالقەی هونەرمەندانی تیا بوو لەوێ بووم بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکان. یەکەم کارم حەمەدۆک بوو. حەمەدۆک
برضه حەمەدۆک نووسینی شار کەمالە دەرهێنانی کاک سەدیق عەزیزە کۆمەڵێک ئەکتەری دیار بەشدار بوون لەوانە شەماڵی عەبەڕەش بوو هەروە بێتۆ شادانی خێزانی بوو کۆمەڵێکی زۆر بوون ئەموو ئەندامەکانی کۆمەڵێ ماجدی حەمەدجوان بوو بەڕەحمە و بێ حسێن قەراقی بەڕەحمەوە بێ ئەمانە هەمووی تیا بوو لە تایتڵەکانە بەهادی نووریەکی کەمان لەگەڵا بوو بەهادی نەقڵەوی کەشکۆڵ ئەو بەهادی نووری بوو من بەهادی نووری بووم کاک نەجم هۆگر لێرەوە سڵاوم هەیە بۆی تەندروستی باش نییە وتی کاکام هەموو بەهادی نووریە نابێ خۆتۆ وتی بەهادینجا هەر پێ دەڵێن بەهادین هەڵەبجەی لەوەوە نووسی بەهادین هەڵەبجی ئیتر لە حەمەدۆکەوە بەهادین هەڵەبجەیی بۆ هەموو تایتڵەکان بوو بە بەهادین هەڵەبجەیی یعنی ئمە تەرحی کاک نەجم بوو بۆ سەر تایتڵ و ئەمانە ئیتر تی هەر تۆ هەڵەبجەیی بوو خەڵق پێ دەڵێ بەهادین هەڵەبجەیی یعنی بەهادین هەڵەبجەیی لە حەمەدۆکەوە بوو بەهادین هەڵەبجەیی بۆ ئیتر لە دوای حەمەدۆک ئیشەکان هات کوڕانی عەش هات دەروێشەکان بە دوای ڕاستیاوێڵ کۆمەڵێک شانۆگەری شاکاری جوان جوان لە کۆمەڵ کرا یەکەم کاری تەلەڤیزۆنیش فیلمی قوربانی بوو سیناریۆی کاک نەجم هۆگر و دەرهێنانی خۆشی بوو کۆمەڵێک ئەکتەر تایە بەشدار بووین لە یەک کاتا لە سەعات ٩ لە هەموو تەلەڤیزۆنەکانە پەخش کرا ئیشەکان یەک لە دوای یەک هات ئەوەی من دەمەوێت بە کورتی پێت بڵێم نزیکەی 15 زنجیرە درامام هەیە تقریبا 18 کورتە فیلمم هەیە 3 فیلمی سینەمام هەیە دوانیان پەخش بووە دوا فیلمی سینەما غەریبەیە لەگەڵ کاستێکی پرۆفیشاڵی ئێرانیە کارمان کردووە لە ناوچەی هەڵەبجە تەسویرمان کردووە وانیازە لە ئەوروپا پەخش بکرێ و بنێرێ بۆ فستیڤاڵەکانی ئیتر ئەو فستیڤاڵانەی کە وەریەگرن چونکە خۆتەزانی لە ئێران چ وێنەگرتنیان چ دەرهێنەریان هەموو کاستەکانیان ئەمە دوا کارمە بەس لە 2007 کورتە فیلمێکمان کرد فستیڤاڵی کۆمەڵی هونەرە جوانەکان بوو بۆ کورتە فیلم باهۆزی مرگ سیناریۆی کاک نەجم هۆگر بوو دەرهێنانی شێرکۆ حەمەدسەعید بوو لەو فستیڤاڵە خەڵاتی باشترین ئەکتەرم بەدەستهێنا بەرجەستەی کەسایەتێکی هەڵەبجاکەم کە یێتەوە ناو هەڵەبجە بۆ ناو ئەو هەموو جەنازە و شتانە ئەکا ڕۆڵەکەی ئەوە بوو پەیامەکە چێتۆ ئێمە پێمان خۆشە وەکو کورد ینی بەڕاستی ئەمەوێت لێرەوە گلەیەکی زۆر لە حکوومەت ئەبوایە هەتا ئێستا کۆمپانیایەکی هەبوایە بۆ دروستکردنی فیلم بۆ بینێرێتە دەرەوە ئێمەش وەکو نەتەوەکانی کە بڵین ئێمە هاین چونکە بەڕاستی هونەر تۆ ئەگەر ئەفلامی هندی نەبووە هندستانی هەر بەلاوە طەبیعی بوو ئەمریکا بەلاوە طەبیعی بوو هەموو مصر هەموو فیلم و شتەی هەیە بۆ ئەڵێن مصر پێشەنگە لە هەموو وڵاتەکانە چونکە هونەرەکەی لە هەموو وڵاتە عەرەبیەکان پێشکەوتوترە لەبەرەوەی ئەبوایە ئەمانیش لێرەوە کارێکی وایان بکردایە کە کۆمپانیایەکی حکومی هەبوایە بۆ بەرهەمێنانی فیلمی کوردی و قەزەی کوردی بنێرنە دەرەوە ئەمە لەگەڵ عەبدوڵڵا پەیوەندیی ڕۆحیمان هەبوو جگە لەوەی کە پورزان بوو هەمیشە بەیەکەوە بووین و بەڕاستی عەبدوڵڵای خەیات هەر هاوڕێم نەبوو براشم بوو زۆربەی زۆری کاتەکان بەیەکەوە بووین بەڵام لەگەڵ مردنا هیچ ناوتر ینی مردن و عەبدوڵڵاش خۆ عەفوی کە زۆر بە مفاجئی
ئەمری خوای کرد ینی کۆرۆنای نەگریس لەو سەردەما کۆمەڵێک خۆشەویستی لە دەستزانێکێک لەوانە عەبدوڵڵا بوو. عەبدوڵڵا هەر لە مناڵیەوە هاوڕێ بووین، چوونەوەمان لە عەرەبستانەوە بۆ هەڵەبجە لەگەڵ ئەوە هەرچەند چەند ساڵێکمان بین بوو، بەڵام عیلاقەمان خۆش بوو، دروست بوو. حتا لە کارەساتی هەڵەبجە ئەتوانم بڵێم بۆ ماوەی 2-3 مانگ بەجێی نێشتم، شەو ڕۆژ لەگەڵما بووە. یعنی عیلاقەکەمان لە هاوڕێیەتی و خزمایەتی چۆتە دەرەوە. ئەگەر بە عشقەوە هونەرەکە بکەی سەرکەوتووە بی، خۆشەویستیت بۆ هونەر، هیچ کەسێکی ئازیز ناتوانێت هونەرت لێ دوورخاتەوە، چونکە هونەر عشقێکە. من هونەر بە عشقێکە زانم لە خۆمە، دەبێ ئەو عشقە پیشانی تۆی بم بۆچی بە عشقەوە هونەرم خۆشەیە. کەواتە هونەر مردنی ئازیز و ئەو کەس بەقەدەر من ئازیزی لە دەست دەرنەچوە. بەعکسەوە لە دوای هەڵەبجە گوڕوتینێکی زۆر گەرمم هەبوو بۆ پێشکەشکردنی هونەر. ئەمیز لە ڕێی هونەرەکەمەوە بڵێم هەم ماوین. من تەمسیلی خێزانێکەکەم کە 6 برا و 6 خوشک بووین، هەم ئەو خێزانەی خۆم هەر پاراستۆ لە ڕێی هونەرەکەمەوە، ناوبانجیم هێشتۆتەوە. هونەر خۆشەویستی بینەری بۆ من دروست کردووە. ینی من سوپاسی هەموو ئەو جەماوەرەکەین ڕوئەکەینە هەر شوێنێک، هەچ دایرەیەک، هەچ گەڕەکێ، هەچ فەرمانگەیەک، هەر شوێنێک ڕێزێکی تایبەتمان یەگرن. ڕێزی ئێمە نییە، ڕێز لەو هونەرە ئەگرن کە ئێمە کردومانە. لەبەرەوە هونەر ئەوەی پێبەخشیوم و لە هیچ شتێکیشی پەشیمان نیم. أي كماني الرسرين الروي أول ناديت لقرامو هنعيت لعمري من أسري